سڵاتانەوێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانین بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک وەکو هەموو هەینی یەکتەوری ئەمڕۆی بەنامەکەتان کراوەیە دەتوان لەسەر هەر کێشە بابەتی قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاو تێبین و سەرنجەکانی خۆتان بنێرن دیار لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک. کارزان بایۆلۆجی دەڵێت پێم باشە لەسەر بارودۆخی ئێستای کوردستان بێت تەوەرەکە بەتایبەتی هۆشیاری گشتی بێت و بەرزکردنەوەی هەستی نەتەوایەتی لای تاکی کورد بێ زۆر سپاس دەکەین. هەروەها بەرهەم خالی دەڵێت سڵاو چۆنن ئەرە بزانن دەڵێت تەعینات دامەزراندن نەکراوە و ئەو 17,000 کەسەی کە دادەمەزرێن کەیە پێم وایە بێەوە دواخراوە بۆ دوای پەسەندکردنی بوجاگەر ئاگای لە وەڵامەکە بێ کاک بەرهەم خالید بڵێ پەیوەندیەکمان لەگەڵدایە باوکی ماکوان لە هەڵەبجە. فەرموو باوکی ماکوان. باوکی ماکوان لە هەڵەبجە. کاکە سڵاو ڕێزم هەیە بۆ بەرنامەیە چاوەکەم. سپاس دەکەم. زۆر مەمنون. زۆر سپاس. مەجالم بەی دوو کەلیمە قسە بکەم لەگەڵ تابە قوربان. بەڵێ فەرموو. پێشێکی من ڕێز سڵاوم هەیە بۆ مامۆستا پارۆگرافیەک بە مامۆستایەکی بەڕێزی ئەزانم. ئەم شەو بەرنامەی چاوپێککەوتندا بەڕاستی زۆر باسی فەلسەفە و خۆی بە یعنی بە فەیلسوفی هەموو کورد دەزانێ. ئینسان نابێ بەو شێوە خۆی بە هۆشیار و ڕۆشنبیر و لە هەموو کە زیاتر بزانێ. هەر بۆ نمونە باسی ساڵی 74 من خەڵقی هەڵەبجەم ئەڵێ ساڵی 74 ئەمانە گەنجەڵ بووی لە هەموو هەڵەبجە لە یەک ساڵ کەس نهات بڵێ باید یەک دیناشتم لێ دزراوە تەنیا 3 تۆپی وایری کارەبا دزرا بۆی ئێران. لیژنەیەکی تاقیقی لە مەکتەبی سیاسی لە سەرکردایەتی پارتیەوە هات ئەو کەسانیان گرت سزایان دان گوایرەکان پێهێنانەوە. یەک ساڵ هەڵەبجە بانکی پیا بوو پڕ بوو لە پارە پڕ بوو لە ئاوتون کەسێک نەهات بڵێ باید دینارێکم لێ دزراوە. حرەسی بەدیارە بوو تا ئەو ڕۆژەی ڕژێمی فاشیست سەدداماتەوە هەڵەبجە. ئەوە یەک. دوو ئەو برادەرە ئەوەی نابێ بێڵی دەوڵەت لە سەردەستی ئەمانە دەوڵەتی سەربەخۆی کوردستان ڕابگەێنین. لەبەرەوە ئەمانە گەندەڵکارن یا کۆمەڵێش ئەڵێ من دووبارەی ناکەمە بەڵام من بۆ ئەڵێم لە سەردەستی جەماوەری هەموو میلەتی کورد بە هەموو لایەنە سیاسەکانەوە پێ خۆش بێ پێ ناخۆش بێ لە هەلومەرجێکی گونجاو دەوڵەتی سەربەخۆی کوردستان ڕائەگەیەنرێت و ئەو کاتە جەنابی وەڵا ئەگەر سوقرات و ئەوانە فەیلسوفەکانی لەنان بیانزانێ فەلسەفە بەو شێوەیە وەڵا ئەمڕۆ زیندوو بەیان پەشیمان لە بنەوە نایەمەچی چونکە ئەڵێ من تا حەقچێکم هەیە من ئەگریمە نامەتەوە ئەم کلتورە دواکەوتووە ڕێزم هەیە بۆ قسەیە ئەو کچەی ئەو زۆرەوە بچووکتەیە وەکو مناڵەکانی ئەنفالی لەسەر ئێسخان و دروستکێ و مناڵە ئەنفالانە ئەمڕۆ وەزعاتە دنیاوە ئەو ئیهانەی جەماوەری میلەتی کوردەکە ئەڵێ کەلتوری دواکەوتون و هین و ئەگری بۆ تاقانە کچەکەی. بەڵێ سپاس دەکەم. سپاس بۆ باوکی ماکوان لە هەڵەبجە. ڕاستەکە بە پێشتەوەسەرەوە داوای کاکە دیۆم بۆ یەک لەحظەیەکدا زۆر بە کورتی باوکی ماکوان دەرفەتمان پێدای قسە بکەی باوکی ماکوان. بەڵێ سپاس دەکەین. زۆر سپاس بۆ باوکی ماکوان لە هەڵەبجە. سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ خەندە لە کەرکووک سڵاو لێ بێ فەرموویان باوکی ئیخلاس لە حەبانیە. هێوارەتان باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکەمی دەکەم کاک شوانگیان. زۆر سپاس دەکەم. کاکە وەڵە من ڕەخنەیەکمە لە بەرنامە جوانەکە. بەڵێ فەرموو. وەڵی لەسەر هەمووتەوە قسەتان کردووە لەسەر هەمووتەوە لە قسەتان کردووە کاکە دەمانەوێت لەسەر تەوەری ئەو فەوجانە ئەو لیوا لە ناو جەشی عێراقدایە چیان بەسەر چیان بەسەر حەز دەکەین ڕەخنەکانیان چی حەز دەکەن بەرنامەی تایبەتمان لۆدانە کاکە باوکی ئیخلاس ئەو لیوانە ئەو لیوانەی ئەو فەوجانەی لە ناوچە شیعەکان وەبەستە؟ بەڵێ فەوجە کوردەکان لە ناوچەی منتەقەی حەبانیەدایە حەز دەکەین بەرنامەیەکمان لۆمان چییە نەبەت لیوایە لەگەڵک ببادمانێ ناو فەوجی عێراقدا لە فەوجی عێراقدا ناو جێشدایە. کێشەی ئێوە چییە لەوێ باوکی ئیخلاس؟ والله کێشەی ئێمە ئەوە گوڵە ژیان کێشەی ئێمە لیوایەکی کوردن ئێمە لیوای کوردە وەکو
يعني مطيك نظارتك المنطقة جمهور الفرماندي لدوكا قولوا قال زي ما نرجع على شيء ما نبي على شيء ما براسي أمر كمان كودو لا أما فوجي دوما كودو أما فوجي يكون سيما عربة مشكلة ما نيرة بس أحزك يعني أكو كودك حول ما تنطق كسر متقي ولا تدرس إن الدنيا تحت وتشار صار في بيتروس بەڵە سپاس بۆ باوکی ئیخلاس لە حەبانیە بەڵە خەندە لە کەرکووک سڵاو لێ بێفەرموو دەستخۆشی بەرنامەکە و دێکەم ئەگەر زۆر سپاس دەکەم خەندەخان تەورەکەتان کراوەیوانە بەڵێ ئەگەر بتوان لەسەر خۆشتاندانەکەی هەولێر قسە بکەین بەڵێ فەرموو خۆشتاندانەکەی هەولێر و کەزان لایەنی پارتی دیموکراتی کوردستانی ئیسلامی کوردستان ئەو بڵاوکەنەوەکەوە لایەنێکی ئیسلامی دەستی لە پشتەوەیە بۆ ئەوان لایەن ئیسلامی کۆمەڵ وێگرتو بۆ ئەوخوان بە کافردا ئەنن ئەگەر یەکی مسلمان بێ بچێ خۆشتاندانێ بکات ئەنیان دێرە خۆی مسلمانیان تێنیەوە ئەلێن وڵی دەستێکی ئیسلامی لە پشتەوەی تورداوی زۆر ئەوە ئەیگە بۆ خۆیان ئەوە شەرمەزاکردنی یەکێتی و پارتیە شەرمەزاکردنی خۆیانە نەکەین ئەوە بتوانین بکەوە یەگرت و کۆمەڵ و لایەنەکانی تروا بەرێن بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کارزان لە سلێمانی فەرموو کا کارزان ئەم کاتەوە باش بەڕێزیان زۆر سپاس کا کارزان بەڕێزیان وەڵا من تاوەرەکە کراوەیە ببوورە بەڵێ کراوەیە کاک من لە سەبارەت بە و کۆبوونەوەی نەوشیروان مستەفا و ئاشتی هەورامی ئەڵێم ئێمە وەکو گەنجی سلێمانی ئومێدێکی زۆر زۆرمان بە کاک نەوشیروان هەیە بەڕاستی وەکو گۆڕانکاری و چاکسازی وە بۆ هەموو شتێکی شەو کابرایە هەموو لە سەرتاوە متمانەی گەنجی خەڵکی کوردستان و داهێنانیشی بووە بەس داوا لە کاک نەوشیروانەکەم ئەو نیشتانەی کەیە دەستی ئاشتی هەورامی داوای لێ ئەەکەم بۆ گەنجی ئەم شارە و ئەم وڵاتی ڕوون بکاتەوە ئایا ئاشتی هەورامی چیدا بە نەوشیروان مستەفا ئەی بۆچی نەیگێڕایەوە بۆ پەرلەمان ئەبوایە ئاشتی هەورامی ئەو کاتەی کە شتەکانی دایە دەستی بی ناردایەتەوە بۆ ناو پەرلەمان بیوتە لە ناو پەرلەمان ئەمە ئاشکراکە لە ناو ئەو 25 ئەندام پەرلەمانەی کە دەنگی گەنجی کوردستانی بێدراوە خەڵکی کوردستان دەنگیەوە بەو 25 ئەندام پەرلەمانەی ئەو لەبەر ئەوەی ئەو لەوێ بۆی کە لە ناو بینای پەرلەمانە ئەو شتانی بۆ کەشفکرایە نەک ئەویش دەسەڵاتی حیزبی خۆی بسەپێنێ بەسەر حکومەتێکە حەسەر حکومەتەکە شەق و شڕ و لەق و ئەوانەیە بە تکای لێ ئەەکەم بە زووترین کات ئەو هەڵانە بڕواش ناکەم بە سەریا تێپەڕێت هەر چاکی ئەکاتەوە بەڵام داوا لە کاک نەوشیروانەکەم جێی متمانەی گەنجی ئەم وڵاتە بێ گەنجی ئەم وڵاتە چاوی بڕیوەتە ئەو تکای لێ بەڵێ کا کارزان بەڵێ سپاس دەکەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت علی سۆرانی دەڵێت پێم باشە لەسەر سیاسەتی گۆڕان بێت بەرامبەر ئەو خۆپیشاندانەی کۆتایی هەولێریان مەبەستی ئەوەی لە هەولێر ڕوویدا بۆچی ماوەیەک ئەوان دەیانویست بێدەنگ بن پاشان قسەی لەسەر کرا ئەوە تێبینی علی سۆرانی بوو بەڵێ خەلیل لە دهۆک فەرموو کا خەلیل کاشوان ئێوار باش زۆر سپاس دەکەم کا خەلیل ئێوارەت باش کاشوان خۆپیشاندان لە هەولێر کردیە بەڵێ ئەو گۆڤاری چرکە چ بوو ئەو مەقەدەساتی دینی کردیە بەڵێ هەر خۆپیشاندانێکی لەسەر دینی بکەی درستە کاکە ئەوە دژی دینی ئیسلامە دژی مەقەدەساتی ئیسلامە دژی مەڵای ئیسلامە دژی هەر گۆڤارێکی بگی لە هەولێر بێت لە دۆک بێت لە سلێمانی بێت خۆپیشاندان درستە کاک باشە کا خەلیل ئەوەی کە باس دەکرا باس لە دروست یان نادروستی خۆپیشاندانەکە نەدەکرا باس لە ئەو تونوتیژیە دەکرا کە دەیبینی لە وێنەکان ئەمە تا چەند ڕەوا بوو کە زۆر ڕەخنەی لێگیرە لەم خۆپیشاندانە کا خەلیل ئەگەر شوێنەکەت بگۆڕی بەباشی گوێمان لێت نییە ئەو گۆڤارەی چرکە بەڵێ ئەو گۆڤاری چرکە زۆر هاوێتە لەو مەڵای لەو دینەکەی لەو خوداکەی پێویستە حکومەت سزای بدەێت پێویستە حکومەت ئەو گۆڤارەی داخەرەوە کە پێویستە ئەو پەرلەمانی کوردستان جارێکی ئەو تشتاوە نەبێت لە دژی ئیسلام لە دژی دین هەر دینێکە هەی دینێکی پیرۆزە دینێکی خودایە دینێکی محەممەدە دینێکی هەر بسەمانێکی لە جیهان
ئەو مقادسەدا ئەجر دەبتاچوان بەڵێ سپاس دەکەن سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ حاجی لە سلێمانی فەرموو کاک حاجی بەڵێ کاکشوان سڵاو لێ بێ زۆر سپاس دەکەم کاک حاجی زۆر سپاس دەکەم فەرموو والله منە بێ شتێک بڵێم شتێکی قسەکانم ڕۆژبەرسی عامەڵم بە تایبەتی خۆی لە ڕاستیە ئەم زۆتری کێشەکانی وڵاتی ئێمە زۆر جار باسیەوە کرێڵەنم حیزبانە وازە کورسی نایەن و کورسی بەجێ نایەڵن و بۆ کورسی بەجێ ناڵن بۆ کورسی مەسەلان واناکەن واناکەن بەس خۆی لە هەموو دنیاەکە تۆ دیقەتی هەموو دنیابەی من پێم وایە ئەو کورسی بەجێیانە خەڵقەتوانێت پێی بەجێ بێڵێ ئەگەر هاوڵاتی ئێمە یتە ئەو ڕادەیە زیرەک بێ مەسەلە نەتەوایەتیەکان مەسەلە گرنگەکانی نەتەوە واتە وڵات خاک ئاڵا کێشەکانی وڵات ئەگەر ئەمانە بکاتە پێوەر لەسەر حیزبێک کە ئەزانێ ئەم حیزبە ئەو کارانەی پێ ناکرێ ئەو بڵێنانە جێبەجێ ناکا گەندەڵی تیاکە نەعەدالەتی تیاکە ئەدوانێت دەکباتە کەسێکی تر بۆ ئەوەی بتوانێت ئامانجەکانی خۆی بەدەست بێنێ بەڵام خەڵقی ئێمە چ لە بووە بە چەند کەسێکەوە ئەم چەند کەسانە زۆر بە مەسەلان شتێکی عجیب و غەریبی ئەزانێ بەڵام هەرچۆن بێوانە ئینسانێک وەکو ئێمە بە بەردەوامی چەندین ساڵە مەسەلەن کابرا پێڵێ کاکە ئەوە وا نییە ئاوایە ئاڵێ نەخر کاکەوە لە کۆنەوە شۆڕژگەر بووە لەبەر ئەوە ئەبێ میلەتی ئێمە وشار بێ خۆی حیزب لە ئەسڵا بۆ خزمەتکردنی وڵاتدا دروستەکەی ئەبێت تۆ دەنگ بیتە حیزبێک کە خزمەتی وڵاتەکە و نەتەوەکە و خاکر بکە ئەمە یەکێک دووەمیشان خەڵق لە تەلەفۆنە خەڵقی باڵێمەتەیامیان بەرنامە ئازادەنی ئێوە دەستخۆشیتان لێکە مەڕاتیشتێکی باشە خەڵق زۆر باش وشارە بێتەوە خەڵق زۆر فێری حتا ئوسلوبی قسەکردن و ئەو شتانەژە بێ زۆر جار خەڵق زۆر باسی دوشمنی عەربی دوشمن و عەربی شۆڤێنێت و عەربی چی و عەربی کاکە ئێمە لە بیرمانێت ئێمە بەشی زۆری کوردستانمان لەگەڵ عەرب و تورک و فارس و ئانە ئێمە دراوسەیەکین ئێمە لە گەڕێکەکە ئاژین ئێمە لە بازارێکە ئاژین ئێمە لە سەیارێکە سوارەبین ئێمە لە دایرێکە ئیشەکەن لەبەرەوە تکایە ئەو جۆرە کەلیمانە شتێکی زۆر ناجایزە عەرب هەمووی خراب نییە فارس هەمووی خراب نییە ئێمە وەختی خۆی سیاسەتی نێودەوڵەتی وەکو بە تایبەت ئینگلیز کوردی دابەشکرە بەسەر ئەم وڵاتانە کە ئێمە ئیسا وەکو گۆشتی خێرمان لاتوە هەرێکی لە وڵاتێکی داواکەم جۆرە کەلیمانە بەکار نەهێنرێ یعنی شتی وسوبی بکرێت لەسەر قسەی و خاڵی کە لە هین و قسەیکە لە ڵەبجەوە لە قسەکانی دکتۆر فارغ ڕەفیق من وەک خۆم کەسێکم کە باوەڕم بە ڕۆژی ئەخیریشە و حەجم کرد الحەمدوللا و کەسێکی بەتەمەنیش من لە شۆڕشی زمانی مەلا مستەفاشە تقریبا 7 ساڵ پێش بەگایەتیم کردو و دوایەوە لە ڕێزەکانێکی تری شمال کوردستان و ئێستاش تەییدی گۆڕانەکەم لەبەرەوە ئەوەی گۆڕانێک کە لە خزمەتی وڵات و خاکایە یا من وەکو کەسم ناوێ ینی من بەرنامەمە ئێستاتیجی بەڵێ کاک حاجی زۆر سپاس دەکەن زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەوەی فارغ ڕەفیق خواگەری یاسێوم بیتی ئەوەی دکتۆر فارغ ڕەفیق وتی من تاسە ڕێشقان لەگەڵمی و دەستی خۆش پێشتێکی جواری بوو سپاس بۆ کاک حاجی لە سلێمانی بەڵێ هەرێم لە هەریر فەرموو کاک هەرێم باشی بەڕێزم زۆر سپاس کاک هەرێم باشی دەستخۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ فەرموو کاکە سەبارە بە بەرنامەکەت کراوە بەڵێ تازە خوشکێک بەر لە من تەلەفۆنی کرد باسکە کۆمەڵ و نازانستی لەگەر دەستان لەگەرەوە نەبووە لە خوشانەکانی هەولێر من دڵنیان دەکەمەوە بخۆم لێ بۆم ئەندام پەرلەمانانی یەکگرتو و کۆمەڵ هەردووچانە ناوبووهانی خەڵکیان دەدا ئەوانە بەڕاستی لە مەسلحەتی کوردستان ئیش ناکەن ئەوانە بەڕاستی بکە گیران لەدەگەی هەر کاگەرێم با هێرش نەکەینە سەر هیچ لایەنێک کاگرێم با هێرش نەکەینە سەر هیچ لایەنێکی سیاسی تکایە هەموو کەسێک ڕای خۆی هەیە لەسەر لایەنەکان با بۆ شوێنە بێت بەکرێ گیراوی ئیران و تورک و فارسیوانە بەڕاستی ئەوانە حەقوە نییە بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک هەرێم لە هەریر بەڵێ هیوا لە کەرکووک فەرموو کاک هیوا زۆر سپاس بۆ کاکشوان بەڕاستی بێژەرێکی بەتوانای زیاتر خۆشەویستێکە بۆ ئەوە گەڕێتەوە بێلایەنی خۆدا پارێزی لە گشت مەسەلەکان ئەوە یەک دوو بەڕای من ئەو خۆپیشاندانەی لە تەچێ تا سەر ئێسقان بێمەعنایە چکە یەکێک نەزانێ وازانێ ئەوەی ئەو بابەتەی نووسیوەوە لەناو پەرلەمانایە داڵدەیان داوە ئەیانەوێ بیگرن یان وازانێ لەناو سیارە ڕشەیە ئەوەی بابەتەکەی نووسیوە ئەیانەوێ بچن بۆ لای لە کاتێکا ئەوەی بابەتێک نووسیوە لە خاریجە و براین کاک نەوەزگۆرانی ڕۆژنامە نووسە و هەم کەسێگەی ناسی ئەمەش شەریفێت ئەڵێ نقلی کفر
کەفر نییە لە کاتێکە سەرنووسەر گیراوە و گۆڤار داخراوە ئیترەمەی درایەتە دەبات چاوەڕێی زیاتر بکەیت هیچ پێویست ناکە بەڕاستی ئەوەی لە هەولێرکەوە بێمەعناییە و من وازانم مالیکیش دەستی لەو شتەیە هەبوو بێ لەو ڕۆژێ ئەوات بۆ کەرکووک ئەو وەزعی دروست کرد لە هەولێر بۆی ئاوا گاڵتە بە کورد بکە و بڵێ کە کوردەوە تا وەدا خۆی ئاوهایە چۆن نەتوانێت دەوڵەتی کوردی هەبێ یان کەرکووک بخاتەوە سەر کوردستان تێکێدا بەڕاستی شتەکەیان نادروست بوو هیچ لەدەی خۆیان نایبینم هیچ شتێکی ماخوون نەبوو. بەڵێ سپاس بۆ کاگیوا لە کەرکووک لە سەتۆری کۆمەڵایەتی فێسبوک پێشەوە مۆران دەڵێت پاش ڕێز و سڵاو داوا لە حکوومەتەکەمان دەکەین چیتر نەهێڵێت ئیهانە بە پیرۆزیەکانمان بکرێت. ئالان هەولێری دەڵێت لەسەر ئەو قسەی مالکی کە دەڵێت 5 ملیار دینار بەرهەمی نەوتە و 170 داهاتی عراق بۆ هەرێمی کوردستانە ئەمە دەڵێت پارێکی خەیاڵیە و دەبێ ئەم هەموو پارەیە لەکوێ بێ و بەدەست کێ بێ. بەڵێ خەسرە و لە دهۆک فەرموو کاک خەسرە و باش زۆر سپاس دەسوشیت بۆ بێ بەرنامەیە گەلێکی جوان زۆر سپاس دەکەم کاک خەسرە و ئەجی دێ ڕای خویا زۆر سەر وی بابەتێ گۆڤارە چرپە هەڵبژم مقابل هەولێرە بەڵاو بووی ڕایا من تشتێکی نایجێ خودا بوو کرێ و ڕاشناگرتنەکە تون بابەتت پیرۆز بکە ڕاشناگرتن خدای مەزن و ئیسلامە نا بابەتێکی گەلێکی مهم بوو بەس ڕایا من پیشاندان و توندوتیژیل هەولێرێ ڕوویەکی نەشرین عقلیەت و ذهنیەتە گەمارە کوردە کو هێشتا خۆ لاپەر 1400 ساڵەبەری نوکەت بینێتەوە. ئەلۆ بەڵێ گوێمان لێتە کاک خەسرە و بەڵێ برا ڕایە من ئەگەر ئازادیە دەبڕا دەربێنێ هەبیت کوردستانێ وی ڕۆژنامەوانی کوبچیت وان کەسا وێنە بکەت ئەڤێن کو پەرلەمانی کوردستانی کو بخوینە شەهیدان هاتی ئاواکردنێ وێران دکدەن پاباشە بوچی ئازادیش بۆی نابیت کوڕایە خۆی ئازاد دەربێت پابێتە دینێکی و پڕایا من ئەگەر دیموکراتیەت و ئازادی هەبیت وڵاتێکی دا بێویە چهێلێ سوور نەبن سەر چێتشتا بۆچی بوو گۆڤارە چرپە ئازادی نەبیت ڕایە خۆ ئازاد دەرببێت بۆچی دەبوو کەسێکی شوڤینیە کۆپشیری عەرەب هاتیە مەزنکردن هەبیت هێرشی بکاتە سەر مقەدەسەتی کووردا و پەرلەمانی کوردستانێک و خوینە ملیۆنها شەهید هاتی ئاواکردن و پەرلەمانە نە بەرهەمێ شۆڕشە ئەیلول و گولان و کەسێڤە بەرهەمێ هەرفیان ئیمپراتۆریەت و میدیا بگرە حەتەن کار بە بارەکی گرانە سەر ملێ کووردا زۆر سپاس بۆ بێ دەوڵەتێ بهێویە دەوڵەتبوونێ بۆ کوردستان خێر بچێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت شەمێران لە هەولێر سڵاو لێ بێفەرموو. شەمێران لە هەولێر بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نییە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبوک دەشتی جاو دەڵێت ئێمە بەهۆی چەند کۆمپانیایەکەوە لە شاری سلێمانی زەرمەندێکی زۆر بووین و ئەو پارانەی کە کۆمپانیاکە بردوویەتی هەمووی داوە بەڕەشوە لە دائیرەکاندا و چەند داوایەکمان لەسەر خاوەن کۆمپانیاکان تا ئێستا کردووە بەڵام حکوومەت هیچی بۆ نەکردوین. یەکێک لە پارەخۆرەکان دەڵێت لە شاری کەرکووکە و ئەوە 7 مانگە چاوەڕێی کتابەکەی دەکەین لە بەغدادەوە بگەڕێتەوە بۆیە بە ئیتیفاقی پارێزگای سلێمانی و کەرکووک بکرێت و دەڵێت ئێستا جواب نییە و مەڵکەکەش کە فرۆشتیانەیە حکوومەتە دەڵێت لە ئێستادا 4 جار فرۆشراوە. ئەمە تێبینی دەشتی جاو و لە سەتۆڕی کۆمەڵایەتی فێسبوک بڵێ پەیوەندی ترمان لەگەڵدایە فەریق لە سیدەکان سڵاو لێ بێفەرموو. کاک شوان دەستخۆشی ئەو بەرنامە دەکەم. زۆر سپاس دەکەم کاک فەریق. کاک شوان بەڕاستی ئێمە میلەتی کورد هەر کاتێک بمانەوێت بگەینە مافێکی خۆمان لەناکاو خەریکە لێمان پێکەدەن. بەڵێ ئەتو خۆت ئاگادای میلەتی کورد لەو کاتەدا دەبێ یەک گردی یەک دەستبی یەک ڕەوش بیت ئێمە خەریکە ببین بە دەوڵەت باشە ئەگەر کەسێک هەڵەیەک بکە دەبێ ئەمە هەموو ماڵی خۆمان خێراکەین هەموو بچین لەناو خاکی خۆمان لەناو خۆمان بێنەوە. بەڵێ ئێستا نوری مالکی ئەو شتەی زۆر پێخۆش و بەڕاستی زۆر زۆری پێخۆش بۆ ئەو ڕووداوەی لەناو هەرێمی کوردستان ڕوویدا. بەڵێ سپاس بۆ کاک فەریق لە سیدەکان. بەکر سەدیق دەڵێت سڵاو داوا لە بەرپرسانی حکوومەت دەکەم لەوە زیاتر دەربەندیخان پشتگوێ نەخات
لە ڕووی گەشت و گوزاریەوە. بەڵێ لیزا لە سلێمانی فەرموو لیزاخان. زۆر سپاس دەکەم لیزاخان فەرموو. بەڵێ لە تۆری ئەمڕۆکە کراوەی منەوەی لەسەر شەکشە قسەم. بەڵێ فەرموو. بوون بە پارێزگای هەندێک لە شار و شارستەکان کە وەکو ڕێکلامی لەلایەن حکوومەتەوە بەکارهێنرێ کە لە کاتی هەڵبژاردنەکانە وعدێن بە خەڵکی لە شار و شارشەکان کە گوایە ئەیانکەن بە پارێزگا شارشەکانیش ئەکەن بە پارێزگا. بەڕاستی هەندێک جار ئێمە لە هەڵبژاردنەکانە ئەومان بۆ بڵین بەرگوێمانەکرێت کە بە پارێزگاکردنی زاخ و سۆران و هەڵەبجە و گەرمیان و پشتڕایی زۆر ناوچێکێکە ئەڵێن ئێکین لە پارێزگا بەڵام تاوەکو ئێستا نە پارێزگا دیارە و نەیشتێک ینی زەختێکی زۆر لەسەر جایلەکان هەیە بڵێن ئێستا وەکو سلێمانی هولێر و هۆکتانە ئەو سێ پارێزگای هەیە بەڕاسمی لە کوردستانە زەختێکی زۆر لەسەر دایرەکانیانە منەوەی کەوای دەکردم لەسەر قسە بکەم دوێنێ نیودەوام بوو ینی پێنجشەمان لە کوردستانە نیودەوامە داوامی تەواو ناکرێت ئەمە نەقەرە باڵغ بوو کە ینی هەمووی لە فڵان شوێنەوە هاتووم و ئەو نەسەرە بڵین نۆرەبڕیان کرد لە بەرەوەی کە نەیانەتوانین شوێنەکانیان دوور بوو نەیانەتوانین دووبارە بێنەوە بۆ بەڕێگەیاندنی معاملەکانیان یعنی ئەو لەلایەن فێرە چاوەکو ئێستا بۆچی حکوومەت خەڵک بەچی تێئەگا بۆچی بەس بۆ ڕێکلامی هەڵبژاردن ئەوێت کە بڵێ شارچکەکان ئەکەن بە پارێزگا ئەو پرسیارێکە چاوەکو ئێستا وەڵامدانەوەی لای حکوومەتەوە نەدراوەتەوە خوازم وەڵام بدرێتەوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە چەمسەوان فەرموو کاک سەرتیب. ئەم کاتت باش کاک شوان چۆنی؟ زۆر سپاس دەکەم کاک سەرتیب. کاک شوان سپاس دەکەم تەوەری ئەمڕۆ کراوەیە وازانم. بەڵێ کاک سەرتیب. کاک شوان گیان من سەرەتا ئەمەوێ بڵێم لەگەڵ هیچ کەسێکانیم بێڕێزیکردن بە دین و بە ئاین و بە قورعانەوە ئەمە شتێکی خۆی لە خۆیدا شتێکی ناشیرنە لەبەرەوەی زانایەکی فەڕەنسی ئەڵێ زۆر کەسەیە لە ڕووی سیاسەتەوە بێلایەنە بەڵام لە ڕووی مەعبودێتەوە هەموو کەس بڕوای بەخوا هەیە بێڕێزی بە دین و بە ئاینەوە نەکەین ئێمە چۆن سەربەرزین بە نیشتیمانەکەمانەوە بەو شێوەی سەربەرزین بە دینەکەمانخوا بەڵام برای بەڕێزم ئەی ئەو کاتەی کە ئێمە ئەنفال ئەکراین و کیمیا باران ئەکراین ئەمانەی کە ئێستا دیفاع لە دینەکەن ئەی ئەو کاتە بۆ هجوم و شاڵاویان کرد لەسەر دام و دەستگاکانی حزبی بەعس و مجلسی تەشریع و تەنفیزی ئەو کاتەی ئێستا کە بینای پەرلەمانە چونکە هەر خوای گەورەش ئەفەرمێ ئەڵێ بچوە کەعبە بڕوخێنە بەڵام ئادەمیزادێک مەکوژە ئینسانێک مەکوژە بەڵام بەداخەوە کاکە گیان خۆ پێشاندان ناڕەزایش لە سوید و لە نەرویژیش کە منبەری دیموکراسیەتە بەرنامەی خۆی هەیە بە پێی یاسای خۆی بە پێی کات و شوێنی خۆی بەم شێوە تێکدەرانە ناتوە سیمای گەل و نیشتیمان و پایتەختی وڵاتەکەت بشێونی لە بەرچاو دوژمنان بە تایبەتی ئەو ڕۆژەی کەمالەتی لە سەردانە بوو لە شاری کەرکووک بەڕاستی ئەمە کارێکی تێکدەرانەیە بەڕاستی ئەمە واقع نییە ئەمە ڕاست نییە لەگەڵ ئێستای هەلو بارودۆخ و مەردی ئێستای کوردستانە نەگونجاوە نەخوازراوە بەڕاستی من ئەمە چۆن ئالە بەڵێ مخەڕیب ئەمە تەقریبە ئەمە تێکدەری ئەزمۆنی ئێستای گەلەکەمانە کاکە شوانگیان بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک سەرتیب لە چەمسەماڵ شەیما مامڕەسوول ئەمە نایوای دەڵێت هیوادارم سەرکردەکانی کورد کەمێک پشتی یەکتری بگرن و واز لە دژایەتیکردنی یەکتر بهێنن و ئەڵە تاوەکو بتوانن قەیرانەکان سیاسیەکانی ئێستای کوردستان و عێراق چارەسەر بکەن. باوکی فەرمان لە دبس فەرموو باوکی فەرمان. ئەو کاتش گیان بەڕێزم زۆر سپاس دەکەم. ئەو کاتش گیان بەڕێزم هەموو کاتێک باش فەرموو. وڵا برای ئەزیزم ئێمە بەنسبەت مادەی سەد جێبەجێکردنی مادەی سەد من پێم وایە مادەی سەد جێبەجێ ناکرێتێن هۆکاری زۆرە ئەو دێنە کۆکانەی کە ئێستا ئێمە کێشەمان لەگەڵ دەسەڵاتی بەغدا لە سەرەتی ئەگەر بێ سەیری دێکانی قەراج و کەندەناوە بە تایبەتی ئەو مەنتقانی تابع بە مەخمورن ماڵێک و دوو ماڵی تایە بێ ناس بێ قوتابخانە بێ خزمەتگوزاری لەسەرباری ئەو هەمووەش ملبلایەنێکی حیزبی تۆخ لەو ناوە هەیە کە هیچ بەهایەکی ئینسانی بۆ خەڵکەکە نەهێشتوتەوە یەکتوسوتاندن و بێبەشکردن و لە هەموو هەرچی تۆ باسی بکەی تێکتێتیایەتی بە چ ڕووێ داوای ئەوەکەن کە مادەی سەد لەو دیانە بەجێ بەس با بڕۆن با سەرکردەکان با بێن سەیری ئەو دیانە بکەن کە بێبێ قوتابخانە بەبێ ئاوی خواردن ئاوی تاڵاو ئاویان گشتی تاڵە قەراج و
فەرموو باوکی مهند. بەڵێ بەخوا باشی. زۆر سپاس دەکەم باوکی مهند. بەڕێز ئەمە چەند قسە بکەوە نییە؟ بەڵێ فەرموو. خۆشحاڵ بەرنامەکەتان. زۆر سپاس دەکەم ئێمەش خۆشحاڵین. بەڕێز لە دینی قورئان ئەلێت لە دینی خوددا ئەلێت مظاهرە گوناحە. سەرکردەکمان حاڵە بکات دەوێت دعا بکەن یا ڕەبی خودای ئیسلاحیکە. ببوورە باوکی مهند لە قورئان دەڵێت مزارە حرامە وەوت؟ وای حرامە. بەڵێ. گوتیە حەجێک هاتی حەلال بی. بەڵێ. قورئان هاتی حەلال بی. لێ گوتێ ژن بێت مظاهرەی بکە. لێ هاتێ گوتێ بێ مالی فلان کەسی بسپێنە. کابرایەک هەڵای کرد خودای ئیسلاحی ئەکات. خوددا هەریکاری هەموو کەسیە. نەیگۆ بڕ پەرلەمانی بسپێنە یانێ ئاگەری بەردێ دزێش بکە نابێ خوددا قەبوڵ ناکەوە نییە؟ بەڵێ. لا خلاص نادي حزبك هلبستي عقيبة غير شغل. بەڵێ سپاس بۆ باوکی مهند لە دهۆک لەسەر تۆری کۆمەڵایەتی فێسبوک نیشتیمان خۆش دەوێمە پەڕەی کە بووناوە دەڵێت من پێم باشە باس لەوە بکرێت بۆچی لەو وڵاتی ئێمەدا خۆپشاندان تەنیا بۆ دوو حزبە تەنیا بۆ دوو حزب خۆپشاندان هەیە. بەڵێ بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان توانە سلێمانی دەڵێت دەست خۆشیتان لێ دەکەم هیوادارم سەردانی سندیکای ژمێریارانی کوردستان بکەن بزانن تاکەی هەوڵ نادەن بۆ سەرفکردنی دەرماڵەی ژمێریاران هەروەها ئەرمەن نیکۆ دەڵێت هیوادارم کوردی یەک بگرێت تا کەس زەفەرمان پێ نەبات. بەڵێ کەمال لە کەرکووک فەرموو کا کەمال. ئەم کاتە باش براکەم. زۆر سپاس کا کەمال. کاکە بەنسبەت پەیوەندیەکەی بڵێن ئەم کۆبنەوەکەی گۆڕان و یەکێتی. من ئەم پەیوەندیان ئەم ڕێکەوتنەی بینی گۆڕان و یەکێتی بە پەیوەندیەکی سێقۆڵی ئەزانم وە پێم وایە کە مالیکیش لەو پەیوەندیە بەشداریە لەبەرەوەی کەوا کاکە ئێستاکە ئێمە ئەوەمان ناوێت کەوا ئەم حزبی سیاسی بەرامبەر حزبی سیاسی هەڵوێستێکی تری هەبێ ئێستاکە کاک مەسعود داکۆچی لەسەرەوەکە کەوا بڵێ ملیەت بڕیاری خۆی بدا و سارەنووسی خۆی دیاری بکە کەچی بکە ئەممان جەلالیش لە بەغا هەڵوێستێکی تری هەیە ئەچێ نەرمی ئەنوێنێ بەرامبەر مالیشی کاکە ئێمە ئێستاکە نابێ نەرمی بوێنی بۆ نمونە موقتەدا سەدر ئەگەر بێت و هەز مەطالبێکی هەبێت جێبەجێ نەکەن هەڵەستێک دوورەکەوێتەوە یانەوەتە بە هەڵسکاری حکوومەتەکە کاتەوە دوای ئەوان پەشیوانە بنەوەڵێن کاکە وەرە هەرچیەک دەوێت بۆتی جێبەجێکەین برام وەڵڵاهی ئێستاکە بە نەرمی هیچ شتێکمان بۆ ناکرێ ئەبێ هەمومان پشگیری قسەکانی کاک مەسعود بکەین و یەک هەڵوێز بین بۆی وەڵامی باشمان بدەنەوە جێبەجێ شتەکانمان بۆ بکەن کاکە ئێستاکە هەرجا پێتم وت گۆڕان قسەیەکی هەیە یەکێتی قسەیەکی هەیە با بە هەمووتان قسە بکەنە یەک با مەطالبی کورد تا ئێستاکە ئێمە هەر ناڵوانمانەوە کەس مەطالبمانی جێبەجێ نەکردەوە بەڵام ئێستا ئەگەر هەڵوێز بین بۆم پێم وایە کە بەرەو سەرکەوتن بچین نەوە کردووە. بەڵێ سپاس بۆ کاک کەمال لە کەرکووک هەر لە کەرکووک کاک ئەحمەدمان لەگەڵدایە فەرموو کاک ئەحمەد. کاکە گیان هەم کاتە باش بەڕێز. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد فەرموو. ساکەین بەڕێزی کاکە گیان ئێمە پۆلیسی وەزارەتی ناخۆین. بەڵێ. بەڵێ ئێمە عەقزەواجەکانمان کەرکووکە ئیتر قەرارێک هات ئەوەی عەقزەواجی کەرکووک بێ شملی ناکا باشە بۆ عەقزەواجی کەرکووک بێ شملی ناکا کورد نییە یان شەهیدی نەداوە لە کوردستان بۆ نمونە من هەشت خاڵم پێشمەرگێ و دوانی شەهیدە و ئەمامەکانم دوانی شەهیدە و ئەی باشە بۆ ئەمانی کە عەقزەواجیان کەرکووکە شملیان ناکا بۆ پۆلیسن لە وەزارەتی ناخۆی هەرێم بۆ ئەمە یەکلا ناکەنەوە بۆ یەکلای ناکەنەوە باشە خۆیان بە حکوومەت دانانێن ئەی باشە بۆ ئەم شتە یەکلا ناکەنەوە پەرلەمانتاران بۆ قسەی لەسەر ناکەن کاکە گیان بۆ سلفەی زەواج 5 میلیۆنەکە شملی ئەو کەسە ناکەکە عەقزەواجی کە هەرێمی کوردستان نییە ئەبێ ئاشتی و ئابێ تر گلەیی زۆرە بەشەر بیکە گلەیی زۆرە بەس نازانی بۆی چی بکەیت کاکە گیان نازانی بۆی چی بکەیت ئیتر هیوادارین بە لە ڕێی کەناڵەکەتانەوە ئەم ئیشە جێبەجێکەن کە ئەوانەی کە عەقزەواجەکانیان کەرکووکە کار ئاسانیان بۆ بکەن و بە دوایانە بچن بزانن یعنی کێشەکانیان چییە؟ بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاک ئەحمەد لە کەرکووک تێبینێکمان بۆ هاتۆ بە ناوی وەستای کاشی دەربەندیخان دەڵێت بۆ لە وڵاتی ئێمەدا گوێ بۆ تاک و هەتا بۆ کەمینەش ناگیرێت
جیهاد بالاک دەڵێت من دەمەوەی بڵێم بایەخ بدەن بە مامۆستای زانکۆ بەڕاستی مەغدوورن بەگشتی و لە هەموو لایەنێکەوە بە تایبەتی گەنجەکانیان بەرزانجاو دەڵێت لەسەر مەرجەکانی وەزارەتی خوێنی باڵا بەرنامەیەک بن با بەست تێکڕای نمرە بکەن بە مەرج بۆ هەڵسەنگاندنی خوێندن کوا لە زانکۆکانی ئێمە هەڵسەنگاندن دادوەرانەیە دەڵێت ئێستا بڕیارێکیان دەرکردووە ئەگەر لە 6 کەمترت هەبێ دەرماڵەت بۆ خەرج ناکرێت. زانا کەرکووکی دەڵێت ئایا سەردانەکەی مالکی بۆ کەرکووک هەڕەشەکردن نییە لە کوردی کەرکووک؟ بەڵێ هەژار لە زاخۆ فەرموو کاگەژار. دەم باش زۆر سپاس دەکەم دەم باش کاگەژار. چۆنە باش برام؟ زۆر سپاس دەکەم. حەزکم سەردانە مالکی بۆ کەرکووکی و ئەو چەندۆچی بل هەولێر باڵم. بەڵێ. باوەڕ نییە ئەو چەندە هەولێری چی تشتێکی نەچەوەڕێکردی بوو بۆ کووردا. یعنی وەک دیتمان من ماوەی چەندی یعنی کو سێ خوشەندانە لە هەرێما کوردستانی چی بین بێ ئەگەر یعنی کو دەبەری دەمێکی لە سەرای ئازادی ئەو خوشەندان چی بین یعنی بەرەف ئەم کورد بەرەف دەوڵەت بینە کۆز یعنی بەرچاو چوون ئەپشن لە هەرێما کوردستانی چی بین تشتی چارەسەرکردنەوەی بەی دەمێکی زۆخ ئەپشی چی بین یعنی کورد جارێک دیبەر ئۆمەجە خوا چوون ئەپشن زۆخ چی بین ئەس بینم لێ جارێژی ئەم کورد خۆ یعنی ئەگەرێ هەمی ئۆریشانە بۆ خوا با خودش همی برای وقت کردن کردید کرد لاین سیاسی هم تک و دست خواهد تک دا هم کرد آرشید خود گل وقت دا و دارد بینه چرا سر بگه نمی نفاقه یعنی از سردان مالکی با هاو کدودی چی بین یعنی وقتی بجن رخنک چو بالا زۆر سپاس بۆ کاگەژار لە زاخۆ بەڵای گەیلان لە هەولێر فەرموو کاگەیلان. باش کاکشوانجان. زۆر سپاس کاگەیلان. سپاس دەکەم بەڵێ فەرموو. کاکشوانجان ئێمە کۆمەڵێک کەس لە کاتی دروستبوونی گۆڕاندا فەسڵ کراین. بەڵێ. یەکێکم لەوانە کە لە بەرگری فریاکەوتنی کوێ پۆلیس بووم. لە کاتی دروستبوونی گۆڕانیدا بانگەشتمان بەوە دەکرد کە ئایانە عەدالەتی هەیە گەندەڵی هەیە. ئێستا چار پێنج کەسمان ئەوانەی کە فەسڵ کران چار پێنج کەسمان ماینەوە ئەسڵ نەگەڕاینەوە شوێنی خۆمان بەدەدا چونیشمان زۆر کردووە. کاتی خۆی ئەو شێخ فەتاح کە ئێستا مدیری بەرگری فریاکەوتنی کوێیە بانجی منی کردوەتی گۆڕانی چلەوە کاتی دروستبوونی گۆڕاندا گۆڕانی چی و عاریسی ویستم لەڕێی دیالۆگ و گفتوگۆ قسەی لەگەڵ بکەم گوتم کاکە جەنابت لێرانە عەدیقە حەیوانێک لەناو بەرگری فریاکەوتنەدا دروست کردووە 8 پاسەوانی دانابوو یەک لەوانە کە خۆم بوو دەگوڵ شەو ڕۆژ خزمەتی ئەو پاسەوانەی ویکەم ئەو جێگرەکەی کە سەیدە حیکمەت بوو. ئێستا من لێرە نەبووم لە دەرێ بووم لیژنەیەکیان تەشکیل کرد بۆ ماوەی یەک مان لە بینی گۆڕانی یەکێتیدا کە گەڕامەوە پێم گوتن کاکە منیش یەکم لەو کەسانە کە فەسڵ کراوم وتیا کاکە لیژنەکە تەواو بوو بڕۆ بۆ خۆت دەکەی بکە من هەر زەرمەند بووم لە بینی گۆڕان و لە بینی یەکێتیدا گوتم ئەگەر بکرێ ڕۆژێک تەوەرێک لەسەر ئەو بەرنامەیەش بکەی بەڕاستی مەمنون دەبم ئێمە زۆر غەدرمان لێ کراوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بۆ سلێمانی هیچمان بۆ نەکراوە تا ئێستا. سپاس بۆ کاک گەیلان لە هەولێر بڵێ ئازاددارتاش لە هەولێر سڵاو لێ بێ فەرموو. ئێوار باش زۆر سپاس دەکەم. متیا پتر کر اوید بابتێک و گوارا چرپەت هاتیە باڵافکردن وان ڕۆژێت بوری و ئەگەرا وان بۆ پێشاندانە و حتا کارن دژێ کل هەولێرە پایتەخت دروست بووی. بەڵێ. بڕاستی مە پێتیڤە ئەم دوو تشتا ژێک جودا بکەین یا ئێکان ڕەخنە وەکو کارێکی جدی و خوندنەوە هەر تێکستێکی پێتیڤە و شێوەیەکی زانستی و پگیری بێتە خوندن و ناوبەرا سڤکاتی بە پیرۆزیên خەلکێتی. ئەوەت گوڤارا چربەدا و نویستکار هەڵمەت گۆران و لەسەر فێسبووکێ تشتێک بەڵاو کردبوو جارێکا دیکە گوڤارا چربە بەڵاو کردبوو بە پەی دیتنا من ئەڤە پتر نەک و سڤکاتی کرم بوو آین ئیسلامی پیرۆز بوو یان خودێ بەلکو پتر سڤکاتی کرم بوو قەلەم و دیدên nivîskaran. Çünkü ez twê bawerê damayan em hemû pêtiviya twê bawerê dabin ku piştîvan 20 salên azadiye û piştîvan 20 salên ku pirosta û şembirî û çandîl Kurdistanê beref pêş ve çî pêtivî bû em niha xudan gutareka rexneya kîr û zanistî û aqlanî bîn. Çi komalgaya de heta komalgayê here vekirî û pêşhel da bi vî şêwey سەرەدەری گەل پیرۆزیان ناهێتە kirin.
افرو بان سلفيان بتر افا در فدك ديتكو بتر هوارو قيجان رابلنكو آین اسلام یاد یت مترسیدا از قد باورناکم که آین اسلامیان هر تشتگی مترسیدا بی در انجام بلاف کرنا گواره که آن کسک آخف نکه وها بکرد بلکو وان بخوب در فدید کجا رکادی که گلک زربال وان وی مساحه وی بیا با آزادی بدن اوات نویسکار و روشنبیر این کرد تا که کسی کرد بدز بینای بەڵە سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک ئازادداتەش لە هەولێر بڵە تاها لە کەرکووک فەرموو کاک ئێوار باش بەڕێزم ئێوار باش بە قوربان زۆر سپاس دەکەم کاک تاها زۆر سپاس بۆ توی بەڕێز براکەم وەڵی ئەمەوێ لەسەر ئەم وەزعی مزارەی مەقسەد هەولێر هەنێ بیکەم هیوادارم ئەم خەڵکەی هیوادارم سایلکە نەبین خۆش باوەڕ نەبین بۆ نمونە خوشتێکمان بە ناوی خەندەخانەوە لە کەرکووک و عینە لە شارێکی خۆمەوە تەلەفۆنەکە ئاڵێ حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی ڕێگری بوونە لە بەردەمەوەی کە وزارەت دژی ئەو کافرە بکرێت کە بەنای خوا و گەورە و پێغەمبەر و مخصوص کاری ناوزبیلە کاکە ئێمە بمانوێ نەمانوێ یعنی ئەم شتە دەستکیسەیە کاک ئەم مزارێ ئەگە بەڕێگە شێوەکی هێمنانە دەست پێ بکرێ بە شێوەکی هێمنان کۆتەبات کەس ئەم ڕووداوە ڕووی نادا ئەوان ئەڵێ ینی ڕێگر بوون نەخێوانیە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە سەرنووسەر دادگای بکرێ و دەستگی بکرێ ئەو ڕۆژنامەیە هەر داخرێ بۆ فترێ بیا خۆ دایمی بیە یعنی ئەم لێرەکە مزارێ دروستە بێ ئەمانەڵێن من هیوادارم خەڵکە سەرکە نەبێ و بە کۆمەڵی ڕیش و ئەمانە بۆ نمە جادوگەر و فاڵچی وینیش ڕیژدانەوەینە بێ باوەڕ حەز ناکەم ئێمە وەکو سایلکە بین و ڕوا بە هەنێ شتەی بیکەن چونکە کاکەم مەلاکەکە کە هەموو عالەمەزانیە زەلامێکە بە ئیرهاب بەریهابی ناوی دەرکردووە باشتر وایە ناوی کەس نێنین بۆ باشە بەڵێ ئەو خۆی ئەڵێ کاکە کۆمەڵی ئیسلامی بڕبڕی پشتی هێران ینی ئەڵقەڵێکی هێرانە کاکتە هێرشەکانمان بە لەسەر لایەنەکان نەبێ ئەمەی کە باس دەکرا لە هەندێک لە بەشداربووان دیارە هیوادارم ناوەکەم بە باشی لەبەر بوو بێ یەکێ لە پەیوەندەکان باس لۆ دەکات کە دەڵێت ئەمە ڕەوایە کە هاوڵاتیان خۆپشاندان کەم بەرامبەر بە بابەتێکی ئەوە بەڵام من ئەو پرسیارەشم لێ کرد کە دروستی و نادروستی خۆپشاندانەکە جێی پرسیار نەبوو بەڵکو توندوتیژەکانی خۆپشاندانەکان جێی پرسیاری هاوڵاتیان بوو ئەوە بوو کە منشەمە ئەوە بڵێم براکەم ئێمە هیوادارین وەکو مسلمان لێنێ بۆ من ئەخوان مسلمینی مصر بۆتە ینی بەڕاستی وەزعی مصری تێکداوە ینی خۆشی لە خۆی نبینیە والله لەو ڕۆژە و کە حسنی بارێک لەسەر حکومدا چوە ئەو وڵاتە خۆشی بخۆینە ڕۆژێ سەڵتە ڕۆژێ ینی فەوزە ئەبێ هیواداری کوردستان جوای لێنێ ئێمە ئەفو ئەگەر یارمەتیم بی لەسەر بابەتێکی زۆر سپاس بەنسبەت ئەم هیوادارم خەونی ڕابردوو دروست نەبێتەوە بەنسبەت ئەم حیزبە سیاسیانێک وڵمانەوە هیوادارم بۆ یەک دەنگ و هەیە هەڵوێست من هیوادارم حکومەت لە دوای حکومەتی عێراقی ینی هەوڵی داوە دووسێ حیزبدا تاشە بەلای خۆی ینی بیکە ئاڵقە لە گوێی خۆی و دژی کوردستان کەرکووک زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵام محەممەد لە ڕانیە فەرموو کاک محەممەد لە ڕانیە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادە نیە خەیریە لە سلێمانی زۆر سپاس دەکەم بڵێ فەرمووی سپاس دەکەم خەیریە خان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم کاکسوانگەم بەڵێ بەڕاستی بەرنامەیەکی زۆر پێشکەوتووە زۆر سپاس دەکەم کاکسوانگیان من لەسەر ئەو لێبوردنی گشتی بەڵێ قساکەم داواکارم لە ڕێگەی بەرنامەکەی تۆوە ئەو لێبوردنە پەنە بکەن لەسەری چکەم بەڕاستی ینی زۆر کەسەیە پێویستی بەو لێبوردنەیە ئەوان بێخەم دانیشتونە ساڵێکە خەریکی ئەو لێبوردنە بەڕاستی ینی هیوادارم لە ڕێگەی بەرنامەکەی تۆوە بگات تا پەرلەمان پەنە بکەن لەو لێبوردنە ئەوە کاکبەت ئەو گەڕانیەوە بۆ پەرلەمان ئەوە چەندێکی پێچوو لەکەی ئەو گەڕانێتەوە خۆیان ساڵێکە خەریکن ئەنجا بە ساڵێتر ئەنجای گەڕێنەوە بە کاک مەسعود دیشەی گەڕێنێتەوە مە چییە بەڕاستی دڵیان لای خەڵکی نییە هیوادارم پەنە بکەن لەو لێبوردنە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە هەولێر فەرموو کاک ئەحمەد کاکە ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد زۆری ماش کاک شووار زۆر سپاس دەکەم والله هو مقصد توركه هنا هو بس مقصد من هو بعد سوى ذاك
الو گوێمان لێتە کاک ئەحمەد گوێمان لێتە بەداخەوە پێندەکەی بشرا بەڵێ ماهیر لە سۆران فەرموو کاک ماهیر. السلام عليكم. عليكم السلام کاک ماهیر فەرموو. برا دەست خۆشیێر بەرنامەیەک گوتیان کای شوان. زۆر سپاس دەکەم کاک ماهیرگیان فەرموو. داخوازم من هر برادرێکی فێلەفینێت کە معنا چه سەرکردێن ما چه حزبێ سیاسی بلا بریندار نەکەن و هەولێرێ بی کە ئەو تشتات مەسلحەتا چه کوردادانینە دژی ملەتێ کوردە ماڵا خویە دەستی خۆ خراپ بکەین. پشتی هنگی تقریبا از داخوازن همه حزبیت کردستان پیان او خوشکیت ما او براید ما یت انفال بلا حضرکتی دادن کالکیره نه بلا کیره کل برینه دوام گرین نکود دست حالات ها یک کود بگرین لکدر یا یک کود بگرین آن یکی به پتر پارخ و آن به پتر عرض گیر کران او عرضه حکم یک نبیل عرضه بغدای از جاری دست خدا نسا کلوخی مخرا عرض و پول و پاره و کرامت مخرد بوان زور نوا بەڵێ سپاس بۆ کاک ماهیر لە سۆران بەڵێ کاروان لە ڕانیە فەرموو کا کاروان. ئەم کاتەکان باش زۆر سپاس کا کاروان. والله زەحمەت نەبێ من لەسەر ئەو برادرانە کە پەیوەندی دەکەن بەنسبەت ئەو مۆزوعی ئەو برادەرێک کە لەسەر دینی ئیسلام قسەی کردووە بەڕاستی ئەوانەی کە دیفاع لەوە دەکەن دەڵێن دینی ئیسلام من بۆ نمونە دەڵێنەوە پەیوەندی بێەوە نییە دەستی دەرەکی تێدا مالێکی بۆ وەزعەت الخۆشە بەڕاستیەوە جێگەی پرسیارە بۆچی چوونە بەردەم پارلەمان یعنی ئینسان دەبێت بە وردی بیرکاتەوە وەڵام ئەوە بەنسبەت ئەوەیە تۆڵەکردنەوەیەکە لە وەکو چۆن بەڕاستیان بە تایبەتی لە بەڕێز کاکە ڕەشاد بایزی دەبێنەوە بەرەوەی کە دەستی ڕێکخستنەکانی پارتی دیموکراتی کوردستانی تێدا بووە ئەگەر بە وردی بیرکەوە یعنی چەند کەسێکی تێدا بوون خەڵک دەزیکراوە بۆ ئەو کەسان دەستگیر نەکراون کە چۆن بەڕاستی ئەو شوێنە ناشێوان خوڕافەکانیان بە واضح و بە جوانی دیارە بەڵام ئێمە هێندە کەسمان هەیە بەنسبەت وەکو خۆشەویستی بۆ حیزبەکەی یعنی ڕاستیەکان نابینێت تەنها لەبەرەوەی کە ئەوەی کە خۆشی عیبدار نەبێ دا ئینسان دەبێت زۆر بە وردی زۆر بە جوانی بیر لە شتەکان بکاتوانێ. بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ کاروان لە ڕانێ ببوورە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس دەکەم. بەڵێ ڕێباز عەبدوڵڵا دەڵێت هیوادارم لەسەر خوێندکارە دەرەکیەکان کە داخڵ نەکراون بەرنامەی بکەن. محەممەد دارا دەڵێت باسی درێژکردنەوەی بیمەی بێکاری بکەن تاوەکو دامەزراندن بکەن دواتێ بینی فێسبوک دەخوێنینەوە. کاروان قادر دەڵێت من لەسەر کاربەندانی تەندروستی دەدوێم کە سبەینی ڕۆژی پەرستارانە بە تەمای مانگرتنی چونکە نائەدالەتیەکی زۆر هەیە لە سرفکردنی دەرمەڵەدا. بەڵێ بەڕێزان سبێنێ لەگەڵتان بەردەوام دەبین لەگەڵ تەورێکی تری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەر شاد و بەختەوەر بن.